ئەوگۆرانش تایبەتی لە تەلەفۆنەوە پێشکە شەباب کاکە کەمالی خۆشەویستی و بۆ کاکە فەیروز بە تایبەت بۆ کاکە ڕاقی بوو بۆ کاکە برایم بە تایبەت چ پێشکەشە بۆ مەدرسە جوانەیە بە تایبەتە بۆ ڤیدیۆڕۆما سوامانی دەستگۆنجەی مامۆستا من لە خزمەتانە بۆ کاکە کەمالی مەرزوو بەڕێز ماشەڵڵا بۆ خانم فەیرۆز چاوانی یۆ بك وبخاطري
يا يا دای زلفت خواکو تو بی که بچوار بجن دای زلفت خواکو کرا بی که بچوار بجن دای با مقدر کمیو کرا نجاری بجن دای با مقدر کمیو کرا نجاری بجن نارنجو 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 شو شکی حنبر بو کرا نسری بالاکو ما مشاغل نبو ما يشاغل نبو
دين بارام وكاني كاني من بيتو بزايا وانا حكيم كاني دي كرام